سەرەتا بە خێراتنتانەکەم. من زۆیا جەمال محەممەد خەڵکی هەڵەبجەی شەهیدم. لە 2013ەوە ئیشی مەشتەل و باخداریەکەین. لە مەشتەلەکەمان هەموو جۆرە نەمامێک و گوڵێک هەموو جۆرە میوەیەک بەردەستە. ناونیشانمان هەڵەبجەی شەهیدە. جادەی حەمەوغان سەر دووسایدە تازەکە خوارد و عەدلیە. ئێمە خێزانی لەم کارەیە بەشدارین. هەمومان لە گەورەوە تا بچووک لە باوکمانەوە بۆمان ماوەتەوە. زیاتر ئەوانەی کە ئێمە پەرەمان پێیەوە باخداری و گوڵی سروشتی لەگەڵ جۆرەها میوەی جۆرا و جۆرە کە بۆمانێت. بەڵام ئێمە ئێستا وەکو خۆمان زیاتر پەرەمان بە گوڵیاوە. لەناو مەشتەلەکەیە بەشێکی بچووکمان داناوە تایبەت بەو گوڵە سروشتیانەی کە خۆمان دروستی ئەەکەین. بەرهەمی دەستی خۆمانە. ئێستا بۆ نمونە ئەم گوڵانە کە خۆمان دروستی ئەەکەین لەبەر دیلیکا و ئاو پێگێت هەنێک ئەڵێن لە مشتریەکان ئێمە ناتوانین گوڵ لە ماڵەوە خزمەتکەین. لەبەر ئەوەی جێگاکەمان باش نییە، خۆری تاوی بەرناکەوێت یان خۆڵەکەی خراپە. ئێمە وەکو مەشتەل و نەمامگەی بڕوا هەستاین بە دروستکردنی ئەم جۆرە گوڵانە بۆ مشتریە بەڕێزەکان. ئەمە لەبەر دیلیکا پێک هاتووە لەگەڵ ئاو سەرەتا بەردەکە ئەشۆیتەوە، ئەیکیتە ناو شوشەکە. ئەو گوڵەی کە خواستی لەسرە مشتری ئێمە بۆی دروستەکەین. گوڵەکە دەرەهێنین جوان ڕێگەکەی ئەشۆینەوە ئەیکینە ناو بەرتی لیکاکەوە. ئاوی تێکین هەفتانە یەکجار ئاوی بەردەکە ئەگۆڕین. ئەتوانی لیکاکە هەڵڕێژیتە ناو قاپێکە و جوان بیشۆیتەوە. دیسان بیکەیتە ناو شوشەکە و ئاوی تێکەی گوڵەکەی تێکەیتەوە. ئەوە زیاتر گەشەی گوڵەکە جوانتر و زیاتر ڕەونەقداریەکات. گوڵەکە چوار وەرزە. چوار وەرز ئەتوانێت گوڵەکە بمێنێتەوە بەپێی ئەو کەسەی کە گوڵەکە بەخێوەکە. ئەمە لە هەر لایەک بێ ئەتوانی داینیت. ئەم گوڵە لە هەر لایەک بێت ئەتوانی داینیت، هیچ کێشەیەکی نابێت. لەبەر ئەوەی بەردی لیکاکە هەم خۆراکە هەم وەکو تیشکی خۆر بەکارێ بۆ ڕێگی گوڵەکە. جگە لە بەردی لیکا ئەمانەش دروستەکەین لە ناو قەوزەیە. ئەمە بە قەوزەی سروشتی دروستیەکەین. قەوزەکە لە دەرەوەی وڵات بۆمانێت، هی ئێرە نییە، هی ئێرە بەکار ناهێنی. لەبەر ئەو قەوزەی کە ئێمە بۆمانێت مەوادێکی تری تێئەکرێ لەبەر ئەوەی نێڵێ گوڵەکە خەسار بێت یان گوڵەکە تێک بچێت. ئێستا ئەمەش مشتری خواستی زۆر لەسرە. لەبەر ئەوەی قەوزەکە وەکو وتم هەم خۆراکە هەم بۆ تیشکی خۆر باشە. ئاودانیکردنیشی ئێستا بەرەوزستانە چین هەفتەی جارێ ئاودانیکردنی ئەوێت. ئاودانی تەواویش نییە، تەنها بەڕشاندن بەسەر قەوزەکەیە لەبەر ئەوەی شێدار بێ. بەڵام لە هاوینە 3 ڕۆژ جارێ ڕەشاندن بۆ گوڵەکە بکە، هیچ کێشەیەکی نابێ و جوانیش پەروەردە ئەبێت.